بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین موچەی مانگی دوانزەی بە بڕی 138 ملیۆن دینار بەسەر 1220 منداڵی بێباوک لە ناوەندی شاری سلێمانی دابەش کرد. لە کۆی ساڵی 2024 13,039 منداڵی بێباوک لە دەستگای بەخشین سوودبەن بوون و دەستگاکەش بڕی ملیارێک و 509 ملیۆن و 143 هزار دیناری بەسەریاندا دابەش کردووە. بڕیارە بەخشین ژمارەی کەفالەتکردنی منداڵانی بێباوک بۆ ساڵی نوێ زیاتر بکات و بۆ ئەو مەبەستەش داواکارە خێرخوازان وەک هەمیشە لە پشتیان بن و ڕێگە نەدەن ئەو چرایی هەژاران خامۆش یاخود کز ببێت. ئەرکەکە تەوزیع بۆ بەسەر هەموو لایەکمانە. ئێمە بێ بە ئەرکی خۆمان هەسین وەگەوەی کە بتوانین لە خزمەتی ئەم مناڵە بێباوکانە بین بە دوواداچوونی بۆ بکەین، ڕێژەی پێویستیەکانیان دیاری بکەین و ئەو خێرخوازە بەڕێزانەشی کە توانای مادیان هەیە بەڵام ناتوانن ئەو بەدواداچوونە وردانە بکەن کە دەستگای خێرخوازی بەخشینێکە ئەوان سەپۆرتی دارایی مناڵە بێباوکەکان لە ئەستۆگرن. ئێمە بە دوواداچوون و شایستەبوونی مناڵە بێباوکەکان و ئاگالێبوونیان و تەوزیعکردنی موچەکان لە کاتی خۆیان و دیاریکردنی گرفتەکانیان و هەبوونی فۆرمی زانیاریەکانیان لە ئەستۆگرین کەواتە ئیشەکی دەسە جەمعیە. چ لایەنە ڕاگەیان کارەکان پەرە بەم ئیشە بدەن، چ لایەنە خێرخوازەکان بێن دەستی هەژارەکان بگرن، چ دەستگای خێرخوازی بەخشین و ڕێکخراوە خێرخوازیەکان بە هەموو لایەکمان بتوانین معاناتی هەژاران و فەقیرانی ئەم نیشتیمانە کەم بکەینەوە. بەڵێ ئێمە بۆ ساڵی 2025 بە وزەیەکی گەرم و گوڕتر بە ئیرادەیەکی پۆڵاینتر بە هەوڵێکی زیاتر ئینشاڵڵا لە خزمەتی مناڵانی بێباوک و هەژارانی ئەم نیشتیمانە ئەبین. کە سوکاری منداڵانی بێباوکیش سوپاسی دەستگاکە و خێرخوازانیش دەکەن و دەڵێن لەگەڵ موچەدا جلوبەرگ و تەنانەت نەوتی سپیشیان پێدراوە. دایکی مناڵێکی بێباوە کە لێرە موچە وەرەگرم هەموو مانگێ لە کاتی خۆیان بێ دواکەوتن، یعنی ناگاتەیەکی مانگ ئێمە موچەی خۆمان وەرەگرین دەستیان خۆش بێ و سەرکەوتوو بن و خۆی گەورە پاداشیان باتەوە ئینشاڵڵا. هیوادارین ئەم خێر و کار و چالاکیانە بەردەوام بێ. ئێمە تەنها موچە نییە کە لێرە وەرەگرین، جگە لە موچە زۆر شتی تریش هەیە وەکو جلوبەرێک وەکو جلوبەرگی مناڵان بۆ جێژنەکانمان بۆ هەموو یاد و جژن و هەموو کاتەکان دەستیان پێمانەوەیە لە کاتی زستانە نەوتمان بەسەرادا بەشەکەن. من زۆر سوپاسی خواکەم یەکەم جار دووهەم کات بۆ ئەو کەسانەی کە ئەم بەرەکەت و ڕەحمەتیان هەم خی گەورە ڕشتێتی و ئەوان بوون بە سەبەبێ بۆ ئێمە زۆر سوپاسیان دەکەین. لەخوا داواکارم خی گەورە چەنێ ئەبەخشن بە ئێمە، خی گەورە سەد ئەمیان پێ ببەخشێ. ئێمە بە ئەم ساڵانەی کە تا ئیستا تێپەڕمان کردووە زۆر سوودمان لەم خواکاریە بینێوە. ئێمە زۆر دەستخۆشیتان لە یەکەین، دوعای خێرتان بۆ ئەەکەین، بەردەوام بن لە ساڵی داهاتوویشە ئەم ڕەحمەتایی کە خی گەورە بەخشیوێتی بە ئێوە ئێوەش ئەی بەخشن بە ئێمە لێمان نەکەن، چونکم ئێمە زۆر ئیسفادەمان لێ کردووە. هیچ موچەیەک و داهاتێکمان نییە، تەنیا خی گەورە ئەمەی بۆ ئێمە داناوە ئێوەی کردووە بە سەبەب بۆ ئێمە. لە ساڵی نوێدا بە دوواداچوون بۆ دۆخی ژیانی منداڵەکان دەکرێتەوە و هەر منداڵێک تەمەنی لە 15 ساڵ تێپەڕ بکات ئەوە لە لیستی منداڵانی بێباوک دەردەهێنرێن و منداڵانی دیکە جێگەی دەکرێتەوە. ئەم خزمەتەی دەستگای بەخشین بە بێباوکان لە کاتێکدایە کە حکومەتی ماوە بە سەرچووی هەرێم سەرجەم چین و توێژەکانی فەرامۆش کردووە و تەنانەت موچەی موچەخۆرانیش نادات. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.